بەهۆی دۆزینەوەی شێوازی سعیکردنی دروستەوە نمرەکانم بەرز کردەوە. ئەمە چیرۆکی ئەزیزیەکە. من خوێندکارێک بووم، تازە لە پۆلی 6 سەرەتایی دەچووم و چوون بۆ قۆناغی 7. پێشتر زۆر ئاستم باش بوو، بەڵام ساڵ لە دوای ساڵ خراپتر و خراپترە بووم. هەموو دەرەجەکانم 50-60 بوون. تا ئەو کاتی گەشتمە قۆناغی نوێ. لەوێ لە دەرسێک کەوتم. ئەویش بیرکاری بوو. زۆر خەمم خوارد، زۆر گریام. 36م هێنا لە 100. چوومە خولی دووهەم. لەوێش 42م هێنا. بەڵام دەرەجە قەرار بوو. ئیتر بە پاڵ دەرچووم و بە بڕیاری خۆم هاتمە زانستی. لە وەرزی یەکەم تا تاقیکردنەوەی 20ەکە شێوازێکی سعیکردنی باشم نەبوو. بەڵام هیچ سفرێکم نەبوو. تەنها نمرەکانم کەم بوون. کاتی شەستی وەرزی یەکەمیش بە هەمان شێوە کەمێک خراپ بووم. بەڵام لە چاو ساڵان زۆر فەرقم کرد بوو. ئەم وەرزە بڕیارمە شێوازی سعی هەر بابەتێک بدۆزمەوە و ئێستا کاتی 20ەکەیە چونکە لە سلێمانی بایکۆت بوو. ئەتوانم بڵێم زۆر فەرقم کرد کە وەرزی یەکەم کوردی 14م هێنا لە 20 و ئەم وەرزە واتە وەرزی دووهەم 19م هێنا. ئینگلیزی کە 11م هێنا ئەم وەرزە 5م هێنا کە ساڵانی تر بەس خواخوام بوو دەبهێنم و دەربچم و هەموو شتێک باشبوون و خراپبوون لە خوێندن بەدەست خۆتە. من ئێستا هەموو هاوڕەکانم لێمە پرسن کە چۆن ئەوە باش بووی. طبعاً بەشێکی بەهۆی ڤیدیۆکانی تۆ بوو لە یوتیوب، سپاسی تۆشەکەم. بەڕای ئێوە شێوازی سعیکردنی دروست چۆنە؟ ئەتوانن ئێوە چیرۆک و ئامۆژگاریەکانتان بنێرن بۆ پێیجی مۆم.